ئەگەر نەبێ بە ڕیکلام و بە ئەوە هەڤاڵ باشە، یعنی هەڤاڵ سیارەی مارکیان زۆر باشە. ئۆتۆمبیلەکانی تر هیچیان مەسەلەن زۆر زمانێکی وای نییە، مەسەلەن تا 5 ساڵ زمانەکرێ، بەڵام ئەمان هەر کاتێت تووشی خەلەلێک شتێک ببێت سیارەکە زمانی ئەکرێت و ئەگیرێتەوە، زمانەکەیەک دێتەوە زۆر باشە. باوەی چەند ساڵەکە ئۆتۆمبیلی چینی لە هەرێمی کوردستان خواستێکی زۆری لەسەرە بە جۆرێک کە تەنها لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 90,000 ئۆتۆمبیلی چینی هاوردی هەرێمی کوردستان کراوە. وەلەلایەن هاوڵاتیانەوە خواستێکی زۆری لەسەر و بەپی زانیارەکان ئەگەر بێت و بازاری ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستاندا بکەین بە 3 بەشەوە، ئەوە 2 بەشی ئۆتۆمبیلی چینی پڕی دەکاتەوە. من ئەمڕۆ لەم بۆدا چون تایبەتی کۆبازدا بۆتان ڕوون دەکەمەوە کە کام جۆری ئۆتۆمبیلی چینی سەرکەوتنی گەوری بەدەستێناوە و کام جۆرەشیان لەلایەن هاوڵاتیانەوە ڕوبەڕووی ڕەخنە و گلەی بۆتەوە. بازرگانێکی ئۆتۆمبیلە و ئاماژە بەوە دەکات کە لە ئێستادا هاوڵاتیان خواستێکی بەرچاویان لەسەر ئۆتۆمبیلە چینیەکان هەیە بە جۆرێک کە ئەوانەی ئۆتۆمبیلی کۆنیشیان هەیە دەیگۆڕن بە ئۆتۆمبیلی چینی. لە 1970 بە بۆچوونی من سیارەی سینی هەڵەبژێرن خەڵک و دوای ئەوەشەکانی سەیری حدودەکان کە یعنی ئەوەی کە من بیستمە لەم ساڵە نزیکەی 90,000 سیارەی دەزمە سینی هاتوۆتە عێراق، نەک عێراق بۆ سەرێمی کوردستانەوە. دیگەرەمە خراپی خەڵک وانە ینی شتێکی باشە 100% من لەگەڵیام وسپاسی خواکەین کە ئەم دەرفەتی دروست کرد ئەم سیارانە هاتە هەرێمەوە ئەجینا شەریکات هەبوو ئەگەر بم کوالێتە بیەنایە بەلایانی کەمەوانێ هەموو سیارەیەک $10,000 گرانتر. هاوکات بەدەر لە بازرگانەکان تەنانەت ئەو کەسانەشی کە کاری چاکردنەوەی ئۆتۆمبیل دەکەن ئاماژە بەوە دەکەن کە ئۆتۆمبیلی چینی و لە نێویاندا ئۆتۆمبیلی هەڤاڵ کەمترین کێشەی هەیە. یەک کێشە هەیە بەعام لە یەدەچانە، ئەگەر تۆزێک ئیسرادی یەدە و وەکالەتەکانیان شتی باشتر بێنێ و تۆزە ئەشیان زیاتر بێ باشترە. هەیە مەسەلەن بێ زەمانە شەریکە شتێ پێ نافرۆشێ. سەبۆ نمونە من سیارەم لە یەدێکی چمێ شەریکە ئەڵێ زمانی نیان پێ نافرۆشمە لە بازاری دەروا بکردین، بازاری دەرەوە تۆزە بە ناڕەحەت دەسەکرێت. تەنها ئەویان کێشەینا بەعام سیارێکی باشە، ڕێکوپێکە، سعری باشە، کوردی ئەڵێ کاڵا بەپێی باڵا، ئیتر بەپێی سعرەکەشی سیارێکی باشن، ئەوەش کە لە بازارە زۆر باسەکرێ ئەگەر نەبێ بە ڕیکلام و بە ئەوە هەڤاڵ باشە، یعنی هەڤاڵ سیارەی مارکیان زۆر باشە. لە ئێستادا بەشێکی جۆرەکانی دیکەی ئۆتۆمبیلە چینیەکان بەهۆی دەستنەکەوتنی کەرەستە و پارچەکانیان و نەبوونی گرنتیەکی ماوە درێژ ئاستەنگیان بۆ هاوڵاتیان دروست کردووە. وڵی ئەم سیارەیە من کڕیومە بڵێن دەدەسی 2 کڕیوە لە شەریکە نەمهێناوە، ئەم پارچەی تێک چووە، ئەم پارچێش چوون بۆ شەریکە ئەڵێ نیمانە وەستا منیش هەوڵم داوە بۆ هەولێر و بۆ بەغاوە بۆم شوێنانە بزانم پارچێمان دەستکرێت، بەس حالیان لێرە لە شەریکە نییە دەستیان ناکرێت ئەڵێ نیمانە، ئیتروا بە دوایە گەڕێن بەڕاستی بزانین ئەگەر دەستمان کەوێت بیگۆڕین ئینشەڵڵا. بەشێکی زۆری هاوڵاتیان لە ئۆتۆمبیلە سینەکان ڕازین، بەڵام هەندێکی دیکەشانەکە و بەڕێز ئەم کێشەیان هەیە. تۆ چ پەیامێکت هەیە؟ وڵی پێیاوی من چییە؟ ئۆتۆمبیلە سینەکان نوعیان هەیە، بازێکیان زۆر باشن، بازێکیان بەپێی قسەی خەڵک ئەڵێن خراپن، ئیتر ئەگەر یەدەکەکانی دەستکەوێت هیچ ئایبێکی نییە. بەشێکی هاوڵاتیان ماوەی چەند ساڵێکە بەکارهێنەری ئۆتۆمبیلی هەڤاڵن و هەرچەندە ئۆتۆمبیلەکە دروستکرای وڵاتی چینە، بەڵام بەراورد بە جۆرەکانی دیکە گرنتی و خزمەتگوزاری زیاتری لەگەڵدایە. ئەمە ژوای کردووە خواستێکی زۆری لەسەر بێت و بەراورد بە جۆرەکانی دیکە سەرکەوتوتر بێ. منۆ خۆم نزیکی 2 ساڵە ئەو سیارەیەم پێەیە کاتەوە لەم سیارێکی زۆر باشە و لە ڕێی اقتصادیەوە سیارێکی زۆر اقتصادیە و سیارێکی زۆر تۆکمە و بەهێزە و باشترین هۆکارەکانی کاتوانین بڵێن ئەم سیارەیە خەڵک بیکرێت ئەوەیە کە زمانی 10 ساڵی جێر و مەشینە و کارەباییا دەکرێت و بەشی سەرڤیسیشیان لە هەموو شارەکانی عێراقا هەیە. بەپی ڕاپرسیە جیهانیەکان لە ئێستادا ئۆتۆمبیلی هەڤاڵ توانیوێتی بەراورد بە جۆر و براندە چینیەکانی دیکە سەرکەوتن بەدەست بێنێت بە جۆرێک کە هاوشێوەی ئۆتۆمبیلە ئەمریکی و ئەڵمانیەکان توانیوێتی خواست و پێداویستی هاوڵاتیان پڕ بکاتەوە.